شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان فمن شهد منكم الشهر فليصمه ومن كان مريضا أو على سفر فعدة من أيام أخر يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر ولتكملوا العدة ولتكبروا الله على ما هداكم ولعلكم تشكرون. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا اغفر لنا ذنوبنا وإسرافنا في أمرنا وثبت أقدامنا وانصرنا على القوم الكافرين. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم. آمين. مسلمانانی بەڕێز و خۆشەویست و قەدرگران، سەلام و ڕەحمەتی خوای پەروەردگار بڕژێ بەسەر هەمولایەکماندا و خوای پەروەردگار عاقبەت خێرمان بکە، سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکە، بە گەورەی خۆی موفقمان بکە بۆ تەواوکردنی مانجی ڕەمەزانی پیرۆز و مانجی ڕەمەزانی پیرۆز لە هەمولایەکمان پیرۆز و مبارەک بکاتن و خوای پەروەردگار تەوفیقمان بدا بۆی کە لەو مانگە باشتر و چاکتر بە خۆدا بچینەوە و عیبادەت و خواپەرستیەکی ئەو تۆ بکەین کە شایستەی ئەو هەموو فەزڵ و بەخشش و چاکانەی خوای پەروەردگار بێ کە لەگەڵی کردوین و عیبادەت و خواپەرستیەک ئەنجام بدەین لەو مانگەی کە شایستەی گەورەی خوایە تەبارەک و تەعالە. دیارە مانجی ڕەمەزان خۆشەویستانم، خوای پەروەردگار تەبارەک و تەعالە لە ساڵێ مانگەکی واجب کردووە لەسەر ئەو کەسانی کە موسڵمانن و بالغن و نەخۆش نین، توانایان هەیە، عوزریان نییە، ڕۆژوو وەکو نوێژ نییە، مەجالی هەیە کە ئینسان بە ڕۆژوو نەبێتن، بەڵام دەبێ ئەو شەرت و شروتەی کە خوای گەورە دایناوە تێدا بێتە دی. ئەو کاتەی بۆت هەیە بە ڕۆژوو نەبیزا کە بە ڕۆژوو بوونەکە جاری وا هەیە دەبێ بگریەوە، حاڵەتی وا هەیە بیگریەوە دوای دێنە سەری بە کورتی، یانەوەتە کابرا کە نەخۆشیەکی مزمینی هەیە، یانەوەتە حاڵەتێکە کە ڕۆژوو زەرەری پێدەگەێنێتن، فدیەی دەدات. جارێ شتێک پێم خۆشە بیڵێم، ئەگەر تەماشەی ڕەمەزان خودی ڕەمەزان بکەین کە بڵێ مانگەکەیە و بە ڕۆژووبوونیش ئەو خۆگرتنەوەی کە لەو مانگەدا خۆت دەگریەوە لە خواردن و خواردنەوە لە سەرجێی کردن و خۆگرتنەوەی لە قسەی خراپ و غەیبەت و بوختان و درۆ و غەش و فێڵ و هەرچی کە ئەو خەسڵەتە ناشیرنانە هەن، ئینسان ئەوە دەبێ پێش ڕەمەزانیش کابرا خۆی لێ بگرێتەوە، بەڵام لە مانجی ڕەمەزاندا ئەولاترە، چونکە
خوای پەروەردگار تەبارەک و تەعالە بە گەورەی و عەزەمەتی خۆی هیچ عیبادەتێکی کە واجب کردووە لەسەر ئێمەی ئینسان و لەسەر ئێمەی ئادەمیزاد هەر لەبەرەوەی ئەوە نەکردو بڵێ وەڵا قەدەرەن خوای گەورە ئەوەی داناوە، حکمەتێکی تێدایە، فەلسەفەیەکی تێدایە، بۆی کە ئەو حکمەت و فەلسەفەی خوای پەروەردگار تەبارەک و تەعالە بێنی نەدی لەو عیبادەت و خواپەرستی و ملکەتیانەی کە دەیانکەین بۆ خوا، بۆی کە ئینسان بەرز کاتەوە. ئینسان پلە و پایی هەم پێ بەرز بێتەوە هەم مەکانەتشی بەرز بێتەوە، چونکە ئینسان هەم دەتوانێت بە عیبادەت و خواپەرستیەکان بەرز بێتەوە و بەرەو پلە هەرە بەرزەکانی فردەوس بڕوە و بچێتە ڕیزی مەلایکەتان. هەندێک لە عولەما دەفەرمون ئەگەر ئینسان هەموو ئەمر و فەرمانەکانی خوای جێبەجێکردن دەڵێن ئایا مەلایکەتان گەورەترن یان ئەو ئینسانە ئیماندارە، بەشێکی دەڵێن ئەو ئینسانە گەورەترە لای خوای گەورە تەبارەک و تەعالە. و دەشتوانێت ئینسان بە ڕەذائیل و بە خۆگچکەکردنەوە و بە گوناه و تاوان بچێتە ئەسفەل السافلین. هەردوو حاڵەتمان لە بەردەستی خۆماندان، هەم دەتوانین بەرز بینەوە هەم دەتوانین نزم بینەوە، بە ئیلتیزام و فەضائیل و چاکە بەرز دەبینەوە، بە گوناه و تاوان و خۆگچکەکردنەوە و ڕەذائیل نزم دەبینەوە، دەچینە ئەسفەل السافلین. لەو لای دەچێت ڕیزی مەلایکەتان لە ڕێز و حورمەت و لە ئیلتیزامات، لەو لایەش نەک دەچێت ڕیزی ئاژەڵان خوا هەموو لایەکمان پەنادا، ئولایکە کەل ئەنعامی بەل هوم ئەضەل. دەفەرمێت لە ئەنعام یعنی خوای پەروەردگار بە جەمعی هێناوە، یعنی ئینسانی بێباوەڕ خەسڵەتی زۆربەی حەیواناتی تێدا کۆ دەبێتەوە، لەبەرەوە دەفەرمێت وەکو ئاژەڵان وان، بەڵکو لە ئاژەڵانیش خراپترن، چونکە هەر ئاژەڵە و دەبینی خەسڵەتێکی خراپی هەیە. بەڵام ئەو ئینسانەی کە کافر و بێباوەڕە و ئیلتیزامی نییە بە منهەج و دینی خواوە تەبارەک و تەعالە، خۆی کردۆتە میحوەرە خۆی، یعنی لە چوارچێوەی بەرژەوەندیەکانی خۆی دادەخولێتەوە، هەموو شتێک دەکات بۆ بەرژەوەندی شخصی خۆی. تەماشا دەکەی خەسڵەتی گورجی تێدا دەبێ، خەسڵەتی سەی تێدا دەبێ، خەسڵەتی بەرازی تێدا دەبێ، خەسڵەتی ڕێوی تێدا دەبێ، هەموو خەسڵەتێکی تێدا دەبێت. خوا پەنامانداتن. لەبەرەوە خۆشەویستانی خۆم، ئینسان کە هاتە سەر ڕاستەڕێگای ئیسلام و هیدایەتی وەرگرت، ئەوجا دێ کاتێک کە نوێژ دەکا دەزانێ بۆ نوێژ دەکا، ئەو نوێژە دەبێت تەسیریەکی ئیجابی لەسەر ئەو شخصەی دروستکە، ئەو شخصە ئەو خەسڵەتە خراپانەی کە هەینی دەبێ پێی واز لێ بینیت. لە فرمودەیەکدا هاتووە چەندە فرمودەکە وەکو ئەمانەتێکی علمی ضعیفە، دەفەرمێ من لم تنه صلاته عن الفحشاء والمنكر لم يزد من الله إلا بعدا. دەڵێ ئەوەی کە نوێژ لە خراپە و خراپەکاری دووری نەخاتۆ، چکە خوای گەورە چ دەفەرمێ إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر. ئەگەر نوێژی ئینسانی لە خراپە و خراپەکاری دوور نەخستەوە لەم یەزید من الله، یعنی واسە بەو نوێژەی لە خوا نزیک نابێتەوە، هەرچەندە چی نوێژان دەکە هەر دوور دەکەوێتەوە. مانایەکەی ڕاستە، مانایەکەی دروستە. ئەوجا ڕۆژوو بینە سەر ڕۆژوو کە بابەتی ئێمەیە. جارێ زۆر کەس وا هەیە تەماشا دەکەی کە ڕۆژوو ئەگەر بە یەک ئایەتیش واجب کرابێ کیفایەتە، یەک ئایەت هەبێ لەسەر واجببوونی ڕۆژوو تەواو، پێویست ناکە مەسەڵەن بڵێ وەڵا ئایەتی زۆر لەسەر نەهاتوون. بالفعل ئەگە بەراوردی ڕۆژوو بکەی بە ئەخلاقیات و بە چاکەکردن لەگەڵ دایک و باوک و بە چاکەکردن لەگەڵ جیران و بە ماڵبەخشین و بە چیوچی زۆر کەمتر هاتووە. جارێ یەک جار خوای گەورە تەبارەک و تەعالە باسی ڕەمەزانی کردووە، دەفەرمێ شهر رمضان الذي أنزل فيه القرآن، دوای دەگەڕێمەوە سەری ئەوەی کە باسی صیام دەکا، کە باسی صیام دەکا ڕۆژوو دەکا، 7 ئاەت باسی ڕۆژوو دەکەن، 7 ئاەت باسی ڕۆژوو دەکەن. ئاەتێکیان باسی ئەوە دەکا کە ئینسان بە ڕۆژوو بێ، ئاەتێکیان باسی ئەوە دەکا کە ئینسان لە کاتی بە ڕۆژوو بووندا شەوەکەی
بۆی هەیە مەسەلەن سەرجەی خێزانی خۆی بکە لە ئاەتەکانی دیکە باسی کەفارەت دەکاتن. بینە سەر ئاەتی یەکەم خوای گەورە تەبارەک وتەعالە دەفەرمێ أعوذ بالله من الشيطان الرجيم لسورة البقرة آيتي 183 يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون. تەماشەکە فەلسەفەی ڕۆژووی لێرانە خوای پەروەردگار بەیان کردووە. ئینسانی ئیماندار خوای گەورە بۆ ڕۆژووی واجب کردووە لەسەر ئینسانی. ئەمە هەموو جارێ پێناسەی تەقوا دەکەم دەڵێم تەقوا وەکو دروستکردنی هەنجوینی مێشە هەنجوینێ وایە. تەقوا وەکو دروستکردنی هەنجوین وایە لەگەڵ وەکو مێشە هەنجوین. چۆن؟ یعنی ئەو مێشە هەنجوینە چێ بینیوێتی مێشە هەنجوین ڕابوەستێت، ڕاوەستانی هەتا دەمریت. هەر بۆ معلوماتتان بەس شەوێکە دەخەوێتنی سراحەت دەکا وەکو باقی زۆربەی مەخلوقاتی دیکە دەنا کاتێک کە وەکو کوردەواری خۆمان دەڵێ کون دەڕۆژێ بۆوە ئەو مێشە هەنجوینە خەریکی ئیشیە. بەڵام کە خەریکی ئیشیە بەس بەسەر شتی پاک و بۆنی خۆش و گوڵی بۆندار دەنیشێتن بەلای شتی خراپدا ناڕوە. لەبەرەوەش پێغەمبەرمان عەلەیهی سەڵات وسەلام ڕوح و گیانمان بە قوربانی بێ ئینسانی ئیمانداری تەشبیه کردووە بە مێشە هەنجوین. مەثەل المؤمن کالنەحلە، نمونەی ئیمانداری وەکو مێشە هەنجوینی دەبی وابێت. ئەو مێشە هەنجوینە ئەو شانە گەورانەی کە دەیبینن پیشان دەدرێت و کابرا ئاوە پاری لێ بادەداتن و چی گوتی دەڵێ چونکە پێیوە ماندوو نەبوو ئەوە لەوانەیە ئەو پارەی کە لێی بای دەدەی و ئەو مڵاکەی کە توێی هەڵدینی لەوانەیە بەرهەمی یەک ساڵی یەک مێشی بێتن. ئیدەیان مێشی بێ فەرەزنە بەرهەمی یعنی یەک ساڵی دەیان مێشی بێت ئەوەندەیان دروست کرد بەیەک ئاسانی بە پارێکی بۆی کە پشتت پێوە نشکاوە پشتت پێوە نێشاوە قەدری نازانی. ئەو هەموو هەنجوینەی کە دروستی دەکا بە مەسەلەن بۆ نمونە ڕۆژ ئەگە 12 سعات بێتن 12 سعات کار دەکات. 12 سعاتی فی مانگێکی کە مانگێکی فی ساڵێکی کە بزانە چەندی ئیش کردووە تا هەنجوینەکەی دروست کردووە. تەقواش ئاوالەیە. تەقوا خۆشەویستانی خۆم حاڵەتێک نییە کە بە یەک عیبادەت و یەک خواپەرستی و یەک چاکە و یەک حەسەنات وەڵا خێرێکت کردو دڵت پێخۆیەوە تا تەقواکە فول بوو. تەقوا ئاوا دروست نابێت. تەقوا چۆن مێشە هەنجوین کەمێکی ئەو شیلاوی ئەو گوڵانە کە بە کەلک دێ ئەو جا کە دەچێتەوە ناو شانەی خۆی یان ناو غەڵێفەی خۆی یان ناو سندوقی خۆی حەڕەس هەن لەوێن دەرێ. ئەو حەڕەسانە کەشفی دەکەن بزانن داخوا ئەو مێشە شتی ئەکسپایری نەیناوە کوالێتی کۆنتڕۆلی 100% نەبێ دەرناچێ وەکو ئەو وڵاتەی ئێمە نییە. ئەو وڵاتەی ئێمە کوالێتی کۆنتڕۆلی سفرە، شتی ئەکسپایر شتی گەنی و شتی خراپ شتی بەکەلک نەهاتوو نەبێ بۆ ئەو میلەتەی ئێمە ناینن. مێشە هەنجوین زۆر دڵسۆزە بەڵێ هەمیان فێر کراون فێری ئیلتیزامات کراون بەڵام لەگەڵ ئیلتیزامات و دڵسۆزیشیان بەوەندەی لێ نەگەڕاون چکە جاری وا دەبینی ئیوا هەیە بن ئاوێکی لێ دەدا ئیوا هەیە مەسەرەن دەبینی تەمبەڵە دەچێتن لەو لای غەش دەکا ئەو حەڕەسانە کەشفی دەکەن لەوێن دەرێ. هەر حاڵەتێکی بۆیان دەرکەوت ئەو مەوادەی کە هێناویانە بەکەلک ئەو هەنجوینەی نا یان ئێکسپایرە یان مەوادی مخەدیرە دەری دەکەن هاتەوە دەری دەکەن هاتەوە محاسبەی دەکەن ئەو جارەی. ئەو ڕۆژوە خوای گەورە فەلسەفەی ڕۆژووی بۆی داناو کە ئینسان تەقوای پێبەر لەعەلەکم تەتەقون. ئیوا هەیە ئایەتەکەی پێچەوانە کردوێتەوە لەعەلەکم تەئکولون یان تەشڕەبون. ڕەمەزان داهات دەی لە هێشتا یەک هەفتەی ماوە بەو بازاڕەیدا دەچین وەکو چنە دیتکان دەڵێ لە ژیانی خۆی داشتە چی نەبینیوە. چاوی وە گۆشی دەکەوێت دەڵێ 15 کیلۆیانم بۆ دانێ 20 کیلۆم بۆ دانێ شەربەت دەڵێ کاکە 1 کارتۆنم بۆ دانێ پەقڵاوە دەڵێ 5 کیلۆیانم لۆ دانێ کورە با بخۆ تو
ئەتو ڕۆژوو بزانە فەلسفەی ڕۆژوو بۆ چییە کابرا لە جیاتی ئەوەی کە چێشی دابەزێ لە مانجی ڕەمەزان تەماشا دەکەی کاکەم پێشتر چیلۆی زیاد کردوون بۆ چکە لە ئەسڵی فەلسفەکەی حاڵی نەبووە ئەسڵی فەلسفەی ڕۆژوو چییە لەعەلەکم تەتەقون و ڕۆژوش خوای پەروەردگار تەبارەک و تەعالە لەسەر هەموو ئومەتانی دیکە واجبی کردووە کە ئومەتی محەممەد عەلەیهی سەڵات وسەلام بەڵام شێوازەکەی و کاتەکەی و عەدەدەکەی جیاواز بووە یا ئەیها الەذینە ئامەنوو ئەی ئەوانەی کە ئیمانتان هێناوە جا تەماشەکە چکە جاری وایە ئەبینی ئیمانداریشە بەڵام تەقوای نییە تەقواکەی نزمە یا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كتب يعني فرض يعني فرضك أجر بيقول بفرض كتبك بقوة لفرضك زانان زمان عربي واضلين وكو خلقي جاهل ونخوين دوارك دلولا خواهي قولنا يفرموا كتب يعني فرض فرض مكردو لسرطان غير تو جاهلي تو نخوين دواري دانا ليرا صيغة كي زور بقوة كتب عليكم الصيام خواهي قولنا الرجوع لسر واجب كردون كالسري واجب كردون كما كتب على الذين من قبلكم يعني أواني كالبيش ايوش جاري نكردو لسر من قبلكم هر لآدم عليه الصلاة والسلام حتى وكو عيسى عليه الصلاة والسلام أو هموي من قبلكما أو هموي لبيش من رويشتو كواتا لسر همو أمتان خواهي قولنا الرجوع واجب كردون أو انده سود و قازان جهه بو ايمي مروف بو انسان كان هم وكو قوتم مدرسيك اوانيك تخرج دكن مانجيك لدوري تايبتي بو دوري تقوايا لعلكم تتقون بلام فلسفي دي كي زورن قازان دي كي زورن بس قازان دي سرچي لاي خواي پروردگار تبارك وتعالى تي بوي كپلو پاد دسكي بوي كبرز بيوا چكو خواي پروردگار تبارك وتعالى پاداشت لەسەرەوەی ناداتەوە 5 کیلۆیان کەم کەی لە مانجی ڕەمەزانێ پاداشت لەسەرەوەی ناداتەوە بڵێ بەخوا بۆ ئەژنۆیانم چاکە و بۆ پشتێم چاکە و بۆ وەچی کابرای گوتی مەعیدەم چاکە و یعنی وەکو بڵێ قازانج و سوودی تەندروستی زۆرم پێدەگەیەنێتن لەسەرەوە پاداش وەرناگرینەوە ئەی لەسەر چ پاداش وەردەگرینەوە لەسەر لەعەلەکم تەتەقون تەقوا چییە پەرژینێکی قایم بێ لە گوێگران و لە ئێوەی بەڕێز و خۆشەویست کابرا پێش مانجی ڕەمەزان کەمتەر خەم بۆ لە نوێژەکانی وعد لەگەڵ خوای گەورە دەدان نوێژەکانی مەزبوط کاتن نوێژەکانی بەڕێک و پێچی بکات لە کاتی خۆیان بکە ئەوە بەشێکی تەقوایە بێوەعد بووە بێوەعد بووە لەگەڵ خەڵکی تەلەفۆن بەسەر چاو سبەینێ بۆ دینمەوە 5 سبەینێ دیکە دەڕوا هەر تەلەفۆنیشی لەسەر هەڵ ناگریت تەقوا ئەوەیە کە وعد بدەی لەگەڵ خوا پەیمان ببەستی جارێکی دیکە بێوەعدی لەگەڵ خەڵکی نەکەی درۆ لەگەڵ خەڵکی نەکەی تەقوا ئەوەیە کابرا درۆی کردوون واز لە درۆیان بینیتن فەرقی بە حەڵاڵ و حەرامی نەکردووە لە مانجی ڕەمەزان وعد لەگەڵ خوا دەدا خوایە من تۆ بە جارێکی دیکە بەلای حەرامیدا ناچم تەقوا ئەوەیە کابرا گۆشتی مسلمانان درێغی لێ نەکردووە خەریکی خواردنی گۆشتی مسلمانان بووە غەیبەتی وەکو شەکرۆکە و حەلوایدا هەر مەجلیسێ دادەنی جاها فڵان کەس چۆنە فیسار چۆنە خەریکی گۆشتی خەڵکی بوو تەقوا ئەوەیە کە لەو مانگەیدا کە دەزانی خۆت وای دەزانی ئەمن وام وعد لەگەڵ خوا بدەین خوایە وعد بێ جارێکی دیکە چاکە و حەسەناتی خۆ نەدەمە خەڵکی چاکە و حەسەناتی خۆ نەدەمە خەڵکی تەقوا ئەوە وایە کە لەگەڵ دایک و باوکت بەڕێز بی کە چوویە خزمەت دایک و باوکت دەستیان ماچکەی دەزانی دایک و باوک چەندیان پێخۆشە کە دەستیان ماچ دەکەی ئیوایە هەر ئەسڵەن نەک دەستیان ماچ ناکە لەوانەیە بێڕێزیشیان بەرامبەر بکاتن یان بە ناوی خۆیان ناویان بێنێتن باوەڕتان بێتن خۆشەویستانم لەوەی خۆشتر نییە کە ئەگەر منداڵ مەهما گەورە بی بە بابی خۆی بڵێ بابە بە داچی خۆی بڵێ دایە ئەوە هەموو جارێ دەڵێ ئەوە نۆتەیەکی زۆر عەجایبی تێدایە خۆشەویستیەکی عەجایب دروستەکە مەحەبەتێکی عەجایب دروستەکە یعنی وا دەکاتن ئەو خۆشەویستی و مەحەبەتە دروست بێتن لە نێوان کوڕ و دایک و باوک و ئەوانەدا تەقوا ئەوەیە لەگەڵ خێزانت باش بی زوڵمی لێ نەکەی
ئەوە وەسیەتی پێغەمبەری خوایە بۆمان بەجێماون. تەقوا ئەوەیە لەگەڵ منداڵەکانت بە ڕەحم و بە سۆز بی. تەقوا ئەوەیە لەگەڵ جیرانەکانت باش بی. تەقوا ئەوەیە لە کڕین و فرۆشتن خیانەت نەکەی. تەقوا ئەوەیە کەسێک سەلامی لێ کردی بە جوانترین شێوە سەلامی لێ بکەی. تەقوا ئەوەیە کە کەسێک پشتی تێکردی باسی نەکەی، عیب و عاری لێ نەبینیەوە. تەقوا ئەوەیە کە ئیمکانیەتی مادیت هەبوو سزنی مەکە لای خۆت با خەڵکی دیکەش سوود و قازانجی لێ ببینیت. خۆشەویستانم، ئەوە کورتەیەکی دەربارەی فەلسەفەی ڕۆژ و دەربارەی حکمەتی ڕۆژ کە بەدەبێ ئەو کەسەی بۆ نمونە ئەگەر ڕێژەی تەقوای پێش ڕەمەزان 5 بوو بێ، ئەگەر مانجی ڕەمەزان تەواو بوو نەیکرد بۆ 15 نەیکرد بۆ 20 زەرەری کردووە. لە بەرنامەیەکی دیکەی تایبەتدا ئیشاڵە دەین وڵاتان بۆی کە بزانین لە مانجی ڕەمەزاندا چ بکەین باشە، ئەو کار و کردەوانە چین، بە تایبەتی چۆن هەڵس و کەوت لەگەڵ قورئان بکەین و چۆن بتوانین گۆڕانکاری بەسەر ژیانی خۆمان دابێنین. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه.